لەر کوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش زیاد لە جارێکە ئەمریکا لەبارەی هەندێک پرسی تایبەت هۆشداریەیە ڕاستیەکەی دوو پرسی تایبەتە یەکەمیان ئەوەی فشارێکی دیاریکراوەکە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان پێی وایە ئەمە ئەکرێ ئەو شتە کەم کاتەوە کە دووەمیانە ئەمیز باسی بکەم ئەویش بە قاچاغبرنی نەوتی هەرێمی کوردستانە بۆ ئێران دیارە نەوتی هەرێمی کوردستان تەنها بۆ ئێران بە قاچاغ نابرێ برێ بۆ تورکیاش بەڵام چاوی تیژی ئەمریکا زیاتر لەسەر ئەوەی ئێرانە بۆ چونکە سزاکانی ئەمریکای لەسرە و ئەوێ پرسی بە قاچاغبرنی نەودیان مامەڵە بۆ نەود بۆ پترۆکیمیاویات هەمووانە لەگەڵ ئێرانە بوەستێنرێ جا بەکڕین بیان بە فرۆشتن ڕاستیەکە ئەمریکا لەو بارەوە زیاد لە جارێ هۆشداری یاوە بۆی کە مامەڵە لەگەڵ ئێرانە نەکرێت بەڵام ئەم هۆشداریانە قاچاغی نەوتی هەرێمی کوردستانی لەگەڵ ئێرانە نەکردووە بە سفر پێدەچێت کەمی کردبێتەوە بەڵام ئەوەی کە بە تەواوەتی ڕاگیرابێ نەخێر پرسی هەمواری یاسایی با بڵێن بودجە ئەو بەشەی تایبەت بوو بە ئەگەری هەموارکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئیشی لەسەر کرا پەرلەمان ئیشی لەسەر کرد پەرلەمانی عێراق یا ئەو بەشەی هەموار کردەوە هەمووان پێیان وا بووی ترەکرێ مادەم لایەنە قانونیەکەی تەواو بۆ یاساییەکەی ئەکرێ نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە بەڵام ڕاستیەکەی وا دەرنەچوو پێدەچێ هەندێک وردەکاری دیکە ما بێت جا ئەم وردەکاریانە دەمێکە قسەیان لەبارەوە کرێ نازانین بڵین تێکەڵ بە پرسە سیاسیەکان بووە یان تەنها ناکۆکیە لەسەر هەندێک ژمارە ڕقم پەیوەندی بە قازانج و پرسی دیکەوە هەیە هەموومانە لە کاتێکان عێراق و هەرێمی کوردستان با بڵین پشتبەستنی سەرەکیان بە داهاتی نەوتە بۆ پێدانی موچەوە ئەوانەی دیکەش خزمەت گوزارەکانی دیکەش خەرجەکانی دیکەش و نەوت لە نزیکی $6 ئێستا قسەی دیاریکراو هەیە ئۆپیک پلس پێم وابێ سبەینێ ئەگەری با بڵین کۆ ببێتەوە و بە ئەگەری زۆر بەرەمێنانی نەوت زیاترەکەن 140,000 بەرمیلێکی ڕۆژانەیە پێم وابێیان زیاترە 410,000 بەرمیل ژمارەکە بە تاواتی لە خیاڵمانیە نەختێکتر پێتانەڵم لە مۆبایلەکەما هەیە ئەمە واکە نرخی نەوت بە دڵنیاییەوە زیاتردا بۆ بەزێ و هەندێک وڵاتی دیاریکراو بە تایبەت کەنداویەکان ئیش لەسەرەوەکە نرخی نەوت زیاتردا بۆ بەزێنن و پێدەچێت پەیوەندی بە هەندێک پرسی سیاسیەوە هەبێ ئەمە بە دڵنیاییەوە نرخی نەوت زیاتردا بەزێنێ و عێراق لەبارەی دابینکردنی پێداویستیەکانی بە دیاریکراویش بۆ موچە ئەم عێراقم هەرێمی کوردستان گرفتیان بۆ دروسە بێ من ئەم پرسەی تایبەت بە نەوت هەڕەشەکانی ئەمریکا هەڕەشە دووبارەکانی ئەمریکا ڕاستیەکەی و ئەگەری سزادان و پرسەکانی دیکەش لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی پێشووی لیژنەی وزە و سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستانە بە ڕێزیان دکتۆر شێرکۆ لە ئستودیۆکانمان لەگەڵمانان دکتۆر بەخێربەی مەدارم زۆر باشبی لە ئەمریکاشەوە کاک کامەران کوردی ڕۆژنامەنووس و شرۆڤەکار لە ناشڤیل پێم وابێ لەگەڵمایە ناشڤیل کا کامەران ئێوەش سلااوتان لێبی وادارم زۆر باش بن بەخێر بێنەوە بۆ زووم ئیزن لە تۆ خوازم کا کامەران لەگەڵ دکتۆر شێرکۆیا دەست پێ یەکەم دێمە وڵات بە دڵنیاییەوە کاک دکتۆر شێرکۆ ڕاستیەکەی چییە ئەم پرسی بە قاچاغبردنی نەوتی هەرێمی کوردستان یان چوونی نەوتی هەرێمی کوردستان بۆ ئێران بۆ تورکیا بۆ وڵاتانی دیکە بە دیاریکرایش ئەمریکا با بڵین سەرنجەکەی لەسەر ئێرانە بە هەڕەشەکانی ئەمریکاش چارە سەر نابێ ئەخیر هەڕەشە دوێنەیان پێرە دۆناڵد ترەمپ کردوێتی و بەڕوونی ئەڵێ مامەڵەکردن لەگەڵ ئێرانە هەم بۆ نەوت هەم بۆ پترۆکیمیاییات و ئەوانەی دیکەش بە دڵنیاییەوە سزای بە دوایە دێ بەڵام طبعا ئەمە یەکەم هەڕەشە نییە دەمێکم قساناکەن بەڵام دەرەنجامەکانی بۆ هەرێمی کوردستان هێشتا نایبینین بۆ نەوتی هەرێمی کوردستان بەناوی خی گەورە مەهرەبان سڵاو بۆ جەنابتان بۆ بینەرانی خۆشەویست لە سەرەتای ئەبێ ئەوە ڕوونکەینەوە کە ئەم گرێبەستە یا ئەم مامەڵەیە لە نێوان حکوومەتی کاربارەکەری هەرێمی کوردستان و
کۆمپانیا نەوتیەکان و حکوومەتی فیدرال بۆ گەیشتۆتە ئاستێکی چەقبەستوو چونکە ئەوە دەرهاویشتەی بە قاچاقبردننی نەوتەکەش دروستەکە. ئەم گرێبەستانەی کە هەیە لە ئارایە ئێستا ئەم گرێبەستانە گرێبەستی درێژخایەنن و تحکیم تایە لە حاڵەتی نیزاع و کێشەیە دەولیە واتە یا محکمەی لەندەن یا محکمەی پاریسە یەکێک لە محاکمە نێودەوڵەتیەکان طرف لەم گرێبەستانەیە کۆمپانیانەتیەکان و حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی فیدرال طرف نییە لەم گرێبەستانەیە بۆیە ئێستا ئەوەی کە نەوتەکەی ڕاگرتووە لەسەر بڕیاری محکمەی پاریس کە هەرێمی کوردستان بۆی نییە نەوت هەناردە بکات بۆ دەرەوەی عێراق ئەوەی کە ئەو بڕیارە نەوتەکەی ڕاگرتووە لە 25 ساڵی پارەوە نەوتی هەرێمی کوردستان ناڕاتە دەرەوە لە ڕێبۆڕی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان و هەتا دوایی ئەوەی کە ڕایگرتووە تەڵەبی حکوومەتی فیدراڵە لە محکمەی پاریس دەرەنجام محکمەی پاریس حکومەکەی دەرکرد بۆی کە ئەو هەناردەکردن ئەبێ ڕاوەستێ و تورکیاش غەرامە کراوەوە لەبەر هێشتێتی کە نەوتەکە لێەوە هەناردە بکرێ. ئێستا نە ئەوەیە کۆمپانیا نەوتیەکان کە پشتی زیاتریان هەیە لە قازانجی بەرەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە نە ئەوەیە ئەوان بتوانن ئیجراعات بکەن یا تحکیمی دەوری بەکاربێنن بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان چونکە حکوومەتی هەرێمی کوردستان نییە کە ڕای گرتووە ئەم هەناردەی نە ئەشتوانم بەرامبەر بە حکوومەتی عێراقی فیدراڵی شت بکەن لەبەرەوەی کە حکوومەتی فیدرال طرف نییە لە گرێبەستەکانە لەولاوە نەوتیش تەبیعەتی وایە کە هەڵقوڵاو و بەرهەمهێنرا ڕاگرتن و کبکردنی ئاسان نییە ئەبێ بەردەوام بڕوە بۆیە ئەمە واکە کە لە هەموو حاڵەتەکە ئەبێ ئەم نەوتە بڕوە ئەگە بەردەوام بڕوە لەولاوە بۆڕی نەوتی هەرێمی کوردستانی ژڕێ لێ گیراوە کە نەوتی هەرێم هەناردە بکە کەوابێ ڕێگەی قاچاق ڕێگەی قاچاق ئەو ڕێگایە کە بۆ تورکیا و بۆ ئێران جێبەجێ کراوە لەو ماوەی کە لەوەتی بڵێ نەوتی هەرێمی کوردستان لە بۆڕی نەوتەوە ڕاگیراوە هەناردەکردنی ئەم بە قاچاق برینەوتە جاری یەکەم تەبان بە نرخێکی زۆر هەرزانە فرۆشرێ دووهەم ئەوەیە کە بەردەوامی ئەدا بە تەدەفق و بە دەرچوونی نەوتی هەرێمی کوردستان سێهەم وەکو بڵێ زەرەر کەم ئەکاتەوە بۆ کۆمپانیا نەوتیەکان لەبەرەوەی کە هەر چۆنێک بێ هەر بفرۆشرێ و شتێکیان دەستکەوێ بەڵام زەرریانە لە نەتیجەیە دەرەنجام وەزعەکە لە ساڵحی حکوومەتی فیدراڵە ئێستا نەوتی هەرێمی کوردستان وەزەختەکانی ئەمریکاش طبعا ئەپیکۆر کە نوێنەرای ئەو ڕێکخراوە کە نوێنەرایەتی کۆمپانیا نەوتیەکانەکە لە ڕێ ئەپیکۆرەوە ڕانگەاندووە کە پێویستە ینی ئەو قەرزانەی کە هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان 2 ملیارد دلار تقریبا کە دراوە بە کۆمپانیا نەوتیەکان و قەرار بە نەوت وەریگرنەوە ئەوە وەستا نەما بۆیە داوای تعویزی ئەو قەرزەکەنەوە لەکێ لە حکوومەتی فیدرال ئەو 1 ملیارە 2 ملیارە 2 ملیارە وەختی خۆی 2 ملیارد دلارشان لە سۆڤێت وەرگرت لە یەکی سۆڤێت بەشێکی زۆری بۆ ڕێی نەوتی هەرێمی کوردستان وەکو پشت ڕۆشت بە ڕۆزنەفت کۆمپانیای ڕۆزنەفتی ڕوسی المهم ئێستا دۆخەکە بۆ شێوەیە وەزعەکە لە ساڵحی حکوومەتی فیدراڵە کە نەوتی هەرێم هەناردە ناکرێ و لەولاوە کۆمپانیاوتەکان متەزەررن لەبەرەوەی کە نەوتی هەرێم بە قاچاخی نەبێ کە تۆزێکی ئەڕوا ئەویتری ئەمێنێتەوە حکوومەتی هەرێمیش دەستەوەسان وەستاوە لەو بینەیە کە لە گرێبەستەکانە پەنگێکی ناوەتەوە کە زۆربەی پشکەکان بۆ کۆمپانیاوتەکانە ئەم دۆخە چەق بەستووە شاری ئەمریکا لە ڕێی ئەو کۆمپانیا نەوتیانەوە کە داوایان کردووە کە ئەمریکا تەدەخول بکە بۆ دوو سەبەبە سەبەبی یەکەمانەیە کە ئەو کۆمپانیانە مەصالحن مەصالحی ئەو زلهێزانن هەموو کۆمپانیایشی نەوتی کە ئینتەرناشناڵە نێودەوڵەتیە مەصالحی زلهێزەکانە کۆمپانیای ئەوانە بزنسی ئەوانە لەولاوە بەرامبەر بە ئێران کە ئەمریکا نایەوێ ئێران چۆن کارەبای عێراقی بڕی یعنی ئەو پەیوەندی کارەبای نێوان ئێران و عێراقا کە هەبوو لە 20 ساڵی ڕابردووە بڕاوە نەما گازی سروشتی لە ئێرانەوە بۆ ئەو وێزگانەی بەرهێنانی کارەبای عێراقی هەبوو ئەوایان بڕی ئەمریکا ئەمەش ببڕێ ئەم بە قاچاق چێتی نەوتە لە نێوان هەرێمی کوردستان و
ئێران ئەوە شێکێکە لە مەرجەکانی تەفاوەزی نێوان ئەمریکا و ئێران. کاک دکتۆر شێرکۆ من وا تێگەیشتم وتت مادەم نەوتێرەمی کورسان کێڵگەیە و پێویستەکە بەردەوام ئیشی لەسەر بکرێەوە نەوت دەربێنرێ بەو معنایی قاچاقچێتی با بڵێن بە قاچاقبردنی نەوت شەڕون لابد دەمن و هەر ئەبێ بکرێ یان بەدیلی دیکە هەبوو بۆ نمونە ئێمە بۆچی ناومان ناوە قاچاقچێتی چونکە هیچی دیار نییە کە نایاساییە نایاساییە لەبەر چی نایاساییە ئەکرێ هەر بە تەنکەر بڕوا بەڵام سەرروکاری دیار بێ ژمارەکان دیار بن و ناوی بنێ داهاتی دیار بێ ینی ئەوە 10 ساڵە یاسای بوجنیە لەم هەرێمی کوردستانە ینی داهات و خەرجی داهاتی نەوت و غەیری نەوتی ئەوان هیچی دیار نییە ینی لەبەرەوە نایاساییە اینجا ئەمە بەبێ علمی پەرلەمان و ینی بەپێ چوارچێوەیەکی یاسایی ئەم نەوتە هەناردەکرێ داهاتەکەشی دیار نییە بۆشو ئەڕاوچیرێت بۆیە پێوترە قاچاقچێتی. باش ئەپیکۆر ئەڵێ ڕاستیەکەی زیاد لە لێدوانێکیان هەیە باس لەواکەن کە نیگەرانن لەوەی ئێستا و نەوتەی بەرهەمی هێنن و ئەیفرۆشن بە کۆمپانیاکانی هەرێمی کوردستان کۆمپانیا ناوخۆییەکان بۆ بەکارێنانی ناوخۆییە و ئەیدەن بە 28 بۆ 32 دۆلار. بۆچی ئەگەر ئەپیکۆر پێی وایە بۆ بەکارهێنانی ناوخۆییە ئێمە نەوتی بە قاچاق براو لە هەرێمی کوردستانەوە ئەبینین خۆی لە بنەڕەتە بەرەمێنانەکە زۆر کەم بۆتەوە بەشی پێویستی ناوخۆ لە سوتەمەنی لە بنزین لەوانەی دیکە ئێمە بەرهەمێنین اینجا ئەوەی دیکەی ئەنێرین بۆ بە قاچاغە چێتە دەرەوە یان نە ئەو لەوێت بۆ قاچاغەکەیە اینجا ئەوەی کە دەمێنێتەوە بۆ بەکارهێنانی ناوخۆیی. جارێکەکەم ئەو نەوتەی کە ئەڵێ بۆ بەکارهێنانی ناوخۆیی ئەوە تا چێ بۆ پاڵاوگەکان پاڵاوگەکان بنزینی لێ بەرهەمەهێنن و گازۆیلی لێ بەرهەمەهێنن و تا دوایی ئەگەر وابێ نەوتی هەرێمی کوردستان بۆ پاڵاوگەکان بێ بۆ بەکارهێنانی ناوخۆ بێ کابێ بێ نرخی بنزینی خۆماڵی کە بەرهەمەهێنێت لەو پاڵاوگانە ئەبێ نزیک بێ لەو سیعری کە لە بەغداوە ئەیفرۆشی نەک بە سیعری بنزینی هاوردەکرا و لە تاجیکستانەوە و لە ئەزربایجانەوە بفرۆشێ کە 100,000 دینارە بۆیە وانە ینی بەشێکی بۆ بەکارهێنانی ناوخۆیە بۆ پاڵاوگەکانە کە ئەویش ئەکرێ بە بنزین و ئەو بنزینەش بە نرخی هاوردەکرا و بنزینی هاوردەکرا و ئەفرۆشێنەک بە نرخی بنزینی خۆماڵی یعنی وش بزنسێکە ڕوونە ئەو بزنسێکی زۆر گەورەیە. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە بەشێکی بۆ بەکارانی خۆماڵی بەکارێت بەشەکەی تری ئەفرۆشێ بە قاچاق بۆی کە بڕوە وەسەرێ وە پارەکەشی نادیارە یان داهاتەکەی نادیارە نەوەزارتی سامانە سوشتەکانی حکوومەتی هەرێم نەوەزارتی دارایی حتەنانەت بەغداش دەڵێ لە حساباتی حکوومەتی هەرێمی کوردستانە باسی نەوتی فرۆشا و بە قاچاق داهاتەکەی ئەوانە کەس نایزانێ نەوتەکە لەسەر عێراق حساب کراوە بۆی کە لە کاتێکا ئۆپیک حسابیەکان لەسەر باش کاک دێمۆلات دکتۆر بە دڵنیاییەوە کا کامەران کوردی دووبارە سلااوت لێ بێ ئێمە کەی کۆتا هەڕەشەی ئەمریکا بینین بەڕاستی سێ جار چوار جار قسەی ئەمریکیەکان لەبارەی ئەوەی کە مامەڵەی نەوت و پترۆکیمیایی ئەوانی دیکەش لەگەڵ ئێران ئەمەکەن ئەمە تووشی سزاتانەکە تەبەن قسەکە بە تایبەت بۆ هەرێمی کوردستانیان عێراق نەبووە بە تایبەت بۆ هەرێمی کوردستان نەبووە هەندێک جار لەبارەی عێراقەوە بەڕوونی قسەی کردووە لەبارەی کارەباوە بەس بۆ هەرێمی کوردستان ڕاستەوخۆ هیچی نەوتووە بەڵام دیارە مامەڵەکە کاتێک ئەڵی لەگەڵ ئێرانامەیکە عێراق هەرێمی کوردستانی ژەگرێتەوە شوێنی دیکە شەگرێتەوە بەڵام دەرەنجامێکی دیاریکراوم هەڕەشانەمان نەبینی و نەوت لە هەرێمی کوردستانەوە بەردەوام بە قاچاقەم بۆ ئێرانە ڕوان بۆ تورکیا کەی ئێمە کۆتا هەڕەشەی ئەمریکا بینین. بەڵێ ئەو کاتت باش کاک ڕێز ئیسلام هەیە بۆ دکتۆر شێرکۆ خۆشحاڵم لێرەی بینمەوە بەدارن باش بێ بۆ بابەتەکەت وەڵامەکەت ئەوەی ڕاستی بێت ئەگەر سیرکەی ئیدارەی ترامپ هەفتەی پێش و 100 ڕۆژی تەواو کرد کە لەوەی کە هاتوۆتە سەردەسەڵات و ئەگەر دیقەتیش بدەین خەریکی ڕێخستنی نێوماڵی خۆی بوون یعنی ئەمریکیەکان بۆ بابەتی ئەوەی کە ڕۆژی پێنجشەمە کۆمەڵی هەڕەشەی تری کرد یا با بڵین کە ئەڵێ ئابلوقەی دووەمە خەینە سەر ئەو وڵاتانەی یا ئەو کەسانەی کە مامەڵا بە نەوتی ئێرانەوەکەن یا بڵین بەرووبوومەکانیشی ئەکڕن ئەکرێ بڵین دەرمان و ئەو بەرووبوومانەی تریش مشتەقات کە لە نەوت دروستەکرێت
بە دەرەجە یەکەم بۆ چینە لەبەرەوەی ترامپ شەڕی گەوری لەگەڵ چینە هەیە و لە بیریشمان بێت لە 2,900,000 بەرمیلی ڕۆژانەی ئێران 1,800,000 چینەی کڕێت تقریبان لە 180 بە دوای ئەوە بڵین لە مانجی ڕابردووە دووەم وڵات کە مامەڵی کردووە بە نەوتی ئێرانەوە ئیمارات بووە و پاشان سنگاپورە بووە بەڵام پێشتر تورکیا و سووریا و هەروەها هندستان و کۆمەڵی وڵاتی تریشی تایە وەکو بەنگلادیش و ئەمانە بابەتەکە بە تایبەتی بۆ ترامپ کە ئەو هەڕەشانە ئەکات مەبەستی لە وێنە گەورەکەی با بڵین هاوکێشە نێودەوڵەتەکە کە شەڕی لەگەڵ چینە هەیە خۆتان ئەزانن لە 145 باجی هێنراوی خستە سەر تێریف لە دوای ئەوە هەڕەشانەی کرد و خاڵێکی تری کە گرنگە بۆ ئەوەیە کە ئێران لە دانوسانەکانە هەم زوو بێتە پێشەوە هەم تەنازول بکات بە تایبەتی لە دۆسیەی چەشی ئەتۆمیا و هەروەها دەستبەردان لە پشگیریکردنی پراکسیەکان وەشیلەکانی کە پێی ئەڵێن بە تایبەتی حوسیەکان کە هێرشی بەردەوامەکەنە سەر ئیسرائیل بۆ ئەوەی کە ئەڵەی کەی ئەیبینین هەڕەشەکانی ئێمە زانین ینی ئابلوقەی ئابووری هەندێک ماوەی پێچێ بۆ ئەوی لێکۆڵینەوە بکەین و ئەمە پێشتریش خاڵێکەیە کە بۆ تۆی ببەستنەوە بە تایبەتی بۆ عێراقەوە پرۆژە یاسایەکەیە هی جۆ ویلسنە یەکێکە لە کۆنگرسمانەکانی کالۆرینا ویلایەتی کالۆرینای باشوور تەبەنە تا ئێستا دەنگی لێ نەدراوە بڵین پرۆژەکە لەژێر ئەوەیە عێراق ڕزگار بکەین لە هەیمەنەی ئێران تایدا کۆمەڵێک خاڵی تێدایە یەکێکیان لەوەیە گەر دەنگی لەسەر درا تا ئێستا 30 ئەندامی هەم دیموکراتەکان و کۆماریەکان پشتیوانیان کردووە 180 ڕۆژدا ئەنێ لەو کاتێک کە بڵێنی تر دەنگی لێ ئەدرێ کە هەم خەزیێنە وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەم خەزیێنە یا گەنجینەی ئەمریکا و هەروەها میدیای ئەمریشی کار لەسەر ئەوە بکەن کە چەند خاڵێکی زۆر گرنگە گەر بوار بۆتوانین باسی بکەین بەڵام گرنگترینیان ئەوەیە جاریشتر سەروەری و سربەخۆیی عێراق بگەڕێتەوە دکتۆر ئاماژەی بەوەدا لە هەوڵەکانی پێشووە ڕێگریان لە عێراق کرد کە کارەبا نهێنێت چونکە عێراق خۆی و توانایی هەیە بتوانێت کە کارەبا بەرهەم بێنێت و پشت بە ئێران نەبەستێ هەموو بۆ ئەوەیە کە بتوانیت هەیمەنە و دەسەڵاتی ئێران لە عێراق دوور بخرێتەوە چونکە لە بیرمان بێ لە 2003ەوە کە پرۆسەی ئەکرێ بڵێ یا داگیرکردن یا ڕزگاری عێراق لە ئارادا بۆ لەلایەن ئەمریکاوە ئێران یەکێک بۆ لەو دەوڵەتانەی گەورەترین بربەست و گرفتی دروست کردووە لەوەی کە عێراق بتوانێت بە شێوەیەکی چۆنەڵی پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن بێت بە تایبەتی لە کاتی شەڕی داعشە لەو پرۆژەی جۆ وەلسنە بە ئاشکرا باسەکات کە بڵین پراکسیەکانی ئێران کە حەشتی شعبی هەموو گروپەکانی من بە دیاریکراوی دێمە سەر پرۆژەکەی وەلسن و ئەو سزانەی کە ئەمریکا زوو باسەکرێەوە بەڵام بەم دیوەی دیکە کەوتت ئەمەی ترامپ ئەمەی ئەخیر جار ترامپ باسی کردووە و قۆناغی دووەمی سزاکانە ئەمەیان ئەیبینین نایبینین ئەمە کەی جێبەجێەکرێ وتت وێنە گەورەکە چاینایە سینە بەڵام بە دڵنیاییەوە مامەڵەکاری دیکەش لەگەڵ ئێرانە هەن ناگەر دیقەت دەین گەنجینەی ئەمریکا تەمان وەزارەتی دەرەوە تێدایەوە گەنجینەی ئەمریکا پێش چەند هەفتەیەک لەمە و پێش چەند بازرگانێکی ئێرانیان سزادا خسیانە ناو لیستی سزادانەکەەوە ئەو تەنکەرانەی کە نەوتەکانی ئێرانە گواستنەوە بە تایبەتی تەنکەرێکی ئیماراتی تێدایە و چەند تەنکەرێکی ئیتالیاشی تێدایە کە بڵێ نەکرێ ئەوانەی هەرێمی کوردستانیش کە ئێوە باسیەکان تەمانەوە بە لۆریەکانە ئەگواسرێتەوە بەڵام ئەگەر مەبەستمان لەوێت گواستنەوەی یا تێپەڕبوونی بۆ دەریاچە ئاویەکانی ئێران ئەوە بۆ تەنکەرە نێودەوڵەتیانە ئەکرێت ئەوانە خراونەتە ژێر سزاوە بەڵام بۆ عێراق لەبەروی هەرێمی کوردستان یەکەیەکی سربەخۆی ئیداریە لە عێراقا پاکێجی عێراق بە یەکەوەیە یعنی بەڕای من ئەکەوێتە مانگی دە و ئەوانە ئەگەر هەڵبژاردن بکرێت هەوڵێن لە ڕووی سیاسیشەوە گۆڕانکاری بکرێت و ئەوە حکومەتەی ئایا شیع سوودانی ئەمێنێتەوە نامێنێتەوە تەبەنەوە کرێتە سەر دەرەنجامی هەڵبژاردنەکان ئەو کاتاوان فشارەکانی خۆیانە خەنە سەر وەکوتم عێراق بەو شێوەیە لە ڕیزی پێشەوەی ئەولەویەت نییە بۆ ترامپ بە تایبەتی لە شەڕ و جەنگی بازرگانیە چین گرنگە بۆ لەوەی کە ئێران ئەمە بەسەوەیە لەبەرەوەی لە 90 بۆ 80 هەناردەی ئێران حالیە نەچێتە چین هەناردەیەکەوە پیشەسازی چینیش خۆتانەزانن پشت بە وزە ئەبەستێ ئەگەرەوان بتوانن ڕێگری لەوە بکەن بە شێک لە شێوەکان ترامپ ئەنجامەکەی خۆیە پێچێ کە بردنەوەی شەڕی بازرگانیە لەگەڵ چینە تەمان خاڵش تریش با گرنگە باسی بکەم
ئەم ئەوەی کە ڕۆژی پێنجشەممە بڵین ئابلوقەی دووەم ڕایگەیاندووە ترامپ بەشێکیڵێن بریتە لەوەی ماکسیمەم پرێشە ئەوەی کە زۆرترین فشارە خات بەشێکە لە سیاسەتی ترامپ لە خولی یەکەم و لە خولی دووەمی شاکە لە مانگی دووە یاسایەکی سەرۆکایەتی دەرکرد ئەوانە یانەوێت هەناردەی ئێران بکەنە سفر ئەوە زۆر گرنگە بۆ وەکو بڵێ ئابلوقەیەکی توندی ئێران ئەدەن خۆ وەزعی ئابووری ئێران زۆر خراپە چ لە ناوخۆیان بێت چ لە دەرەوە بێ وەکو سووریای لێ دەگەر دیقەتتان بێ لە سووریاش لە سەرەتا ئابلوقەیان خستە سەر و لە ڕژێمی سەدامی بەعس لە سەرەتاتی نەوەتەکانە و دوای داگیرکردنی کوێت بە هەمان شێوە بە ئابلوقەی ئابووری دەستیان پێکردەوە بوو بڕیاری نەتەوە یەکگرتوەکان و قەراری 968 هات نەوت بەرامبەر بەخۆرە هەمان سیاست ئەگەر بگەڕێیتەوە بەرامبەر بە ئێران بەکاری ئەهێنن بەڵام لێرە بکەرە نێودەوڵەتیەکە چینە ئێستا رووسیا بە شێوەک لە شێوەکان وەکو بڵێ ڕێکەوتنێکی هەیە یا تێگەیشتنێک هەیە لە بەینا بەڵام چینە کە زۆرینەی نەوتەکانی یا بەرمیلە نەوتەکانی ئێران هەبات گفتوگۆکەینەوە دێمەوەلات کاک کامەران کوردی دکتۆر شێرکۆ بیرمێ کە هەمواری یاسای بودجە کرا ئەو خشتەی تایبەتە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئیتر وتمان پرسەکە چارەسەر بوو بەڵام وردە ئێمە گرێو گۆڵەکانی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانمان بۆ دەرکەوتەوە بۆچی هەمواری یاساکەش ڕاستیەکەی نەیتوانی ئەم پرسە چارەسەر بکە هەرێمی کوردستان ئەڵێ پێم خۆشە نەوت بڕواتەوە وتت عێراق سوودبەندی یەکەمە لەمەی کە ئێستا هەیە بەڵام بە قسەی خۆی ئەوی ژەڵێ من پێم خۆشە بێ نەوتی هەرێمی کوردستان بڕواتەوە بەڵام هەندێک پرسی دیاریکراوی هەیە ئەپیکۆر هاوارێتی ئەڵێ نەوتەکە هەرزان فرۆشەکەین بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و پێمان باشە بە بۆری بڕوا بۆی ئێمەش هیچ نەبێ بیین بە $6 بەرە و سەر و تریش بەڵام ئێمە بۆ ئەمە نابینین هەمووان وا قساکەن ئەیانەوەی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە بەڵام ڕاستیەکەی لە فشاری ئەمریکاوە هەتا ئەوەی دیکەش نەبوونەتە هۆی ئەوەی نەوتی هەرێمی کوردستان بە بۆری هەناردە بکرێت جان یەکەم هەمواری یاسای موازنە هەموو کێشەکانی حل نەکرد بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان یعنی کولفە و تێچووی بەرەمهێنانی بەرمیلێک نەوت کە بە $16 ئیقرار کرا دواتر ئەوە هەموو کێشەکان نییە و هەموو گرفتەکان نییە گرفتەکان ئەو قەرزەیە کە ئەو کۆمپانیانە یاوێنە بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئێستا داوایەکەنەوە گرفتەکان ئەو زەماناتانەیە کە ئەو کۆمپانیانە ئەڵێن باشە ئەوە نەوتمان هەناردە کرد ئەی زەمانەت بۆەوەی کە ئێمە مستحقاتی خۆمان وەرئەگرین لە بەغدا بۆ لەبەری بەغدا تەرەف نییە لە گرێبەستەکان بۆیە ئەبێ قەرزەکەیە لە مەسەلەی قەرزەکەیە وردە هەمووی باسەکەین لە مەسلەی قەرز ئەوەیە گرفتەکە هەرێمی کوردستان و عێراق ناکۆکن لەوەی چێ بیداتەوە یان میکانیزمی دانەوەی قەرزەکە کێشەیە بۆ هەرێمی کوردستان و کۆمپانیاکان هەرێمی کوردستان اتفاقی لەگەڵا کردو حکوومەتی هەرێمی کوردستان اتفاقی لەگەڵا کردوون کە بە نەوت بیان ناتەوە باش نەوتی ژۆڕاژیرە ئەوە لەلایەن هەرێمی کوردستانەوە لەلایەن بەغداشەوە بەغداڵێ من مەجبور نیم $2 ملیار قەرز بەمەوە بەشێ نازانم ئەمە چیری کراوە بۆ جۆ ڕۆشتووە چیری هاتووە لە تەسفی حساباتە هیچی دیار نییە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم حاڵەتە ئەم سێ کوچکەیە کە عێراق هەرێم لەگەڵ کۆمپانیاکان ئەمە تووشی حاڵەتی جمود بووە یعنی ئەو شەڕەی کە ئەمریکاژ ئەیکای ئەو ململانی کە ئەمریکاژ ئەیکا بەرامبەر بەسین بیرمان نەچێ لە زەمەر سەردەمی عادل عەبدولمەهدیە کە ڕێز وزرای عێراقی فیدراڵ بوو گرێبەستێک کراوە لە نێوان سین و لە نێوان عێراق بۆ پێوترێ مەشروع التەنمیە العێراقیە ئەمە بە سەدان قوتابخانە و بە سەدان خستەخانە و بە سەدان چاکردنی ڕێگەوبان و ئەمانی تایە لەو ئەوەی فاویشی تێکەوێ ئەوەی فاوجیایە مەشروع فاو للتەنمیە ئەوە مەشروعێکی گەورەیە و زۆری تەواو بووە هەنێکی ماوە هێڵی شەمەنەفەر و ئەوانەی ئەبێ بۆ دروستکرد لە ناو عێراقا بەرە و تورکیا بەرە و ئەوروپا ئەم گرێبەستە کە لەگەڵ سین ناکراوە عێراق ئەبێ بە نەوت بیاتەوە بە سین ئەمریکا طبعا لەو کاتەوەی کە ئەم عادل عەبدولمەهدی ئەگە بیرمان بێ ئەو کاتی کە 18 پارێزگاری عێراقی لەگەڵ خۆیان برد بۆ سین 18 پارێزگاری لەگەڵ خۆیان برد بۆ سین ئەم گرێبەستەی ئیمزا کرد ئەمریکا لەو دەقەیەوە هەموو ئەڵێوایەرەکانی شۆرتی کرد بۆ لەبەرەوەی کە سین توانی یعنی
نوتی عێراق لە ڕێی ئەو خزمەتگوزاری و ئینفراستراکچەر و بنیەی تحتیەوە کە باڵێنی داوە کە درستی بکات زۆرێکی هەر قۆرخکە بۆ خۆی لە کاتێکە ئەمریکا بەحساب ینی عێراقی ئازاد کردووە لە دەستی ڕژێمی بەعس ئەمریکا قوربانەکانی ینی بزنسەکە لە دەست ئەمریکا ئێستا ئەمریکا ئەم بزنسە بجێڕێتەوە بۆیە چێکە زەختەکە لە سەرچاوەکانی سین سەرچاوەکانی بزنسی سین لە عێراق نەکە لە عێراق لە هەموو عالەمە ینی ئەو ملمان هەیە مەسەلەی گومرگەکان و زیادکردنی ئەوانە لە هەموو شوێنێکی سەرزەویە بەرامبەر بە سین و بەرامبەر بە هاوپەیمانەکانی سین ئەوە ئەکە ئەمریکا. هەرێمی کوردستان لێرەیە پەنگی ناوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان یانچی پەنگی ناوەتەوە یعنی گرێبەستانێکی کردووە لەگەڵ ئەم کۆمپانیایانە کە یان ئەبێ حکوومەتی عێراقی ئیعترافی پێ بکا بۆ گرێبەستانە هەچەند محکەمەی کەرخی بەغدا دانینا بەوەی کە گرێبەستەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە گرێبەستی دروستن دەستوریان دروستن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ عێراق دانی پیابنێ کە عێراقدان بۆیانانێ بەم گرێبەستانە هۆکارەکەی ئەوەی عێراقڵێ بێن گرێبەست لەگەڵ منابکەن یعنی بێ کۆمپانیایانە منطقی دەستوری لەویایە بۆی کە منطقی دەستوری بۆی کە ئەکرێ ڕێکەوتن یان منطقی دەستوری مادەی 111 و 112 دەستور بە سەریح ئەڵێ کێڵگەکانی پێش 2005 ئەوە حەقی سەریحی حکوومەتی عێراقەکە و بەرهەمانی تیا بکە کێڵگەکانی دوای 2005 ئەکرێ ئیقلیم و حکوومەتی فدرال مستەڵحی معانی بەکارێنەوە پێکەوە و بەرهێنانی تیا بکەن طبعاً کاڵە پێکەوە بەرهێنانی تیا بکەن بۆ معنایە ناکە کە هەرێمی کوردستان نەوتەکە فرۆشێ بۆ کێڵگەکانی دوای 2005 بەو معنایی کە ئەبێ هەرێم و بەغدا تەنسیق بکەن بۆ ئەوەی کە لە ڕێی کۆمپانای نەوتی نیشتیمانی عێراق کە سۆمۆیە بۆ فرۆشتن نەوتەکە بفرۆشێ ئەمانە هەمووی ئەو تەفاسیلن کە بوونەتە ڕێگر لە بەردەمی ئەوەی کە ئەمانە ڕێبکە حەل چییە؟ حەلەکەی ئەوەیە کە ئەبێ تەفاهمات و ئیتیفاقاتی تازە لە نێوان حکوومەتی عێراق و فدراڵە حکوومەتی هەرێم و کۆمپانیانەوەدیەکانە ئەنجام بدرێ بە تەفاسیلی ئەو گرێبەستانەی پێشتر کە کراوە لە نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیەکان حەلەکەی بەس ئەوەیە کە ئەو ئیتیفاقاتە نەکرا اینجا ئەبێ ئەمە ببێتە یاسای نەوت و گازی عێراق و ئەو یاسای نەوت و گازی عێراقە کە تا ئێستا دوو جار هەوڵی بۆ دراوە لە 2007 و 2011 فەشەلی هێنا لە بەرەم سرعات و ململانیانە ئەبێ لە دایک بێت لە پەرلەمان مەجلیسی نوابێ عێراقی ئەو یاسای نەوت و گازە ئەبێ بەم شێوەیە تەنزیمی پەیوەندی نەوت و گازی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرال بکە باشە کە ئەبێ سێ کوچکەی بێ یعنی قەراری کوچکەکە دکتۆر شێرکۆ قوسمبەرێ قەراری کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان نە بەدەست حکوومەتی عێراقە نە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانە بەدەست کۆمپانیا نەوتیەکانە کۆمپانیاتەکان بۆ لە بەرەی زۆرینەی پشکی گرێبەستەکان بۆ کۆمپانیاتەکانە وە تەحکیمیش لە حاڵی نزاعە دەولیە محلی نییە کۆمپانیەکانە بێت چی بکەن بۆچی بەدەست ئەوانە لە چی خۆش بن مەسەلەن تێگەیشتنیان بۆچی بگۆڕ کۆمپانیەکان ئەبێ مل بن بۆ ئەوەی کە اتفاق و تەفاهماتی تازە لە نێوان کۆمپانیاتەکان و حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێمی کوردستان بێتەدی و ئەبێ پێشیانەوەی کە ئێمە دووبارە ئەڵێ ڕێکەوتنمان لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە و نازانین بۆچی عێراقدان بۆ ڕێکەوتنانە نانێ سیر نییە هەرسێ کوچکەکە باسی زیانەکەن و ئەخیر ڕقم ڕاستیەکەی ئەوەی کە سیرم کرد مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەڵێ 23 ملیار دۆلار گوتەبێژی ئەپیکۆر مالسکا گینس ئەڵێ 24 ملیار دۆلار کە نازانم ڕاستێکی کامیان ڕقمە دەقیقەکەیە بەغدا ژەڵێ ینی ئەوە زیان کراوە بەڵام هەرسێ کوچکاڵێن زیانەکەین و لەسەر ڕێکەوتنێکی دیاریکراویش پرسێکی دیاریکراویش ڕێناکەون بۆی هەناردەکە لەسەر مەسلەی زیان لە ڕاستیە ئەو سەروەتە لەژێر خاکا ماوەتەوە ینی نەفرۆشراوە تا ئەوکو بڵی هەمووی بڵێ وڵا ئەوە زەرم لێ کردووە ئەوەی کە زیانی گەیاندووە ئەو بە قاچاق فرۆشتەیە کە بە تاڵان فرۆشکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەوە زیانەکەی دروست کردڕوونە ئەژینا ئەوەی کە نافرۆشێ لە نەوتەکەەوە ماوەتەوە و خەزن کراوە لە ژێر زەویایە و یعنی سەروەتی میلەتە بەڵام بۆوە ئەڵێن کۆمپانیاتەکان و حکوومەتی کاربارەکە هەرێمی کوردستان بۆیەوە ئەڵێن چونکە ئەیانەوێ
دەست پێ بکاتەوە هەناردەکە اینجا یەک معلومەیتر هەیە کە زۆر مهمە بەغدا کار بۆ زیندووکردنەوەی بۆڕی نەوتی کەرکووک فیشخابور ئەکاتەوە ئەم بۆڕێنەوتە وەختی خۆی داعش تەقانەوە ئەم بۆڕێنەوتە بە سێگۆشەی کەرکووک تکریت هەولێرا تێپەڕێ بەرەو فیشخابور یعنی بێمنەتی دروستەکە بەرامبەر بۆڕی نەوتی هەرێمی کوردستان لەوێشەوە بۆ فیشخابور لە عێراق یان بەڵێ واتاوە بن ینی واتاوە بن لە نۆژەنکردنەوەی ئەو بۆڕیە ئەمە ببێت چییە بێت بێمنەتی بەرامبەر بە بۆڕی نەوتی هەرێمی کوردستان دروستە بێت چونکە ئەو کاتە نەوتی کەرکووک کەسە لەژێر ئیدارەی بریتیش پترۆلیۆمی بەریتانیا کە لە 140 نەوتی هەرێمی کوردستان لەژێر دەستیانە ئێستا لە کەرکووک و دەوروبەری کێڵگەکان جەمبور و خەباز و ئەوانی تر ئەمە لەڕێ ئەو بۆڕیەوە لەمە دووە ئەنێردرێ و ئەوەش ئەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت کۆمپانیاوتەکانیش تابیان نەکرد لە هاوکێشەی مفاوەزاتەکان یەکشتم زۆر بە کورتی پێ بڵێ هەتا ماوەی ڕابردوو ئەم چەند مانگی پێشوو ینی لە پرسی بە قاچاغبرنی نەوت باسی 300,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کرا دواتر گرێی و گازەندەی زۆر لە با بڵێن هەرێمی کوردستان کراوە فشار لە هەندێک وڵاتیش کرا بە ئەفغانستانیشەوە و خودی ئێرانیش تەنانەت هاوپەیمانان گوایەتە دەخولیان کرده بوو کە نەوتی قاچاغ هەرێمی کوردستان ڕابگیرێ پێم وابێ کەم بووە ئێستا بووە بە چەند و تەرکیزیش هەر لەسەر ئێران نەبێ پێم وابێ تورکیاش نەوتی بۆ ڕوا بە قاچاغ چەنەوە چۆنە ڕوات لە ڕاستیەکەی ینی حسابێکی دقیق نییە چونکە نە حکوومەت ینی ئیعلانیەکە تا بزانین نە ڕێگەش ئەدرێ بە دوواداچوون و چاودێری تاوەکو بزانی لە خاڵە گومژیەکانە چەند تانکەر ئەڕوات و چەند ئەوەکە بەڵام تەقدیر ئەکرێ بە زیاتر لە 100 بۆ 150,000 بەرمیل ڕۆژانە کە دەرچێت بە قاچاغیان باشە بۆ ئێران یان بۆ تورکیا زیاتر ئەڕوا دوای ئەم فشارانەی کە بەردەوام لەباری ئێرانەوە ئێمەی بیستین زیاتر بۆ ئێران کا کامران کوردی بمبورەکەت زۆرم ڕاگرتی بەڵام ئێستا مەسەلەکەی جۆ وێلسن باسەکەین فشارە سیاسیەکان تەدەخولی سیاسی می باسەکەین بێکەوە پێم بڵێ ئەم پێشهاتە سەربازیەکان ڕاستیەکەی بە شێوک لە شێوەکان لە خزمەتی ئەمریکایە بوو لە عێراق مەبەستمە ینی هیچ نەبێ هێزە پرۆکسیەکان لاواز کران هەرچەنە بە تەواوەتی تر ئەو ویستەی ئەمریکا ئیسرائیلیانەوێ نەچۆتە سەر پێم بڵێ لەگەڵ نزیک بوونەوەی هەڵبژاردنە فشارە سیاسیەکانی ئەمریکا چیان لێدێ چۆنە بن بۆ ئەوەی هاوکێشە سەربازیەکەش لە خزمەت با بڵێ نەویستە سیاسیەکەی ئەمریکایە بە دڵنیاییەوە یەکلاب بێتەوە لە عێراق خۆ ئەگەر ئەمە نەکا پێ ناچێت لەبارەی ئێرانەوە کوردکردنەوەی دەستی ئێران لە عێراقی چی وای کرد بێ اینجا لەو نێوەندا باسی پرۆژەکەی وەلسنیشم بۆ بکە بۆ ئەوەی ناوی ناو ڕزگارکردنی عێراق لە دەستی ئێران بەڵێ کاک ڕەنج سپاس بۆ نمونە بە هەندێک جار حەزەکە من داتا بڵێن لە 2003ەوە سەربازەکانی ئەمریکا لە ناوەندی ڕۆژهەڵات تەمان لە قەتەر هیانە لە ئوردن هیانە لە 35,000ەوە بە کۆی گشتی بۆتە 50,000 ئەمە داتایشی زۆر گرنگەوە تا زیادی کردووە کەمی نەکردووە ئەمە ئاماژەیە بۆچی وە ئێمەش بینین کەشتی گەلیەکانی ئەمریکا بەردەوام یەنە ناو دەریای ناوەڕاستەوە بۆ نمونە لە بنکەکان لە بنکەی گارسیا بۆ نمونە فڕۆکە جەنگیەکانی ئەوەی کە پێڵێن ستیلف لەوێ ئامادەیە هەندێکەڵێن سیانە هەندێکەڵێن چوارە بۆچی چونکە لە ماوەی کاتژمێرێکە ئەو فڕۆکانە کە بام بە گەورەکانیان تێدایە ئەتوانن بگەنە هەموو شوێن و ناوچەیەکی کەسەر بە سنکامن بگەنە ناوەندی ڕۆژهەڵات بۆ بابەتی ئەوەی کە ئەمریکەکان هەمیشە لە کۆنەوە وتویانە پێویستە ئێمە هەم دارە پێبێ هەم گوێزەرە پێبێ کە پێڵێن ستیک ئەند کێرد مەبەستی لە چیە هێزی نەرم و هێزی ڕەخت بڵێن گوێزەرەکە وەکو هێزێکی نەرمە تۆ ئینسنتفیانەیت بە وڵاتانی کە لەگەڵت هاوپەیمانن و ئەو وڵاتانی کە سەرکێشیەکەن بۆ نمونە ئێستا بە ئێران بێنینەوە بە نمونە هەمیشە ترامپ بە تایبەتی وە کۆماریەکان سڵ ناکەنەوە لە بەکارهێنانی هێزی سەربازیەوە بوو لە 2003 لە عێراق بینیمان لە 2001 لە دوای 2001ەوە لە ئەفغانستان بینیمان لە لیبیا بینیمان لە سەردەمی ئۆباما لە سووریا بینیمان کە ئێستاکە بنکیان هەیە و بەشێک لە ڕۆژاومە بەسش بە هەمان شێوا بینی جام پێم وابێ باز لە ئێرانەکەی زیاتر بەڵام من یەک قسەی قاسم سولەیمانی هەیە بێگومان پێشکوشتنی ئەڵێ
هەر کاتێ هێزی ئەمریکیت لە ناوچەکە نەبینی اینجا بزانە شتێک ڕۆیە نەک کە هێزی ئەمریکیت لە ناوچەکە بینی چونکە ئەمریکا زۆر باشە زانێ موشەکەکانی ئێران ئەگاتە ئەو شوێنانەی کە ئەوی هێزەکانی لێدانێت. قاسم سلێمانی مەگەر ئێستا بیری لێ بکاتەوە مەبەسی لە چیە خۆی وە قوربانی ئەوەی کە بڵین ئەو سرە ڕۆیانەی کرد هەتا کە من لە کوردستان بووم بە پێچوانەوە ئەمریشەکان ئەیانوێت کاتێک ئێرانیەکان لە ڕێگەی هەشتەوە هێرشەکەکەنە سەر کاروانێکی ئێمە ئەوە ئێمە بستێک کەمتر دوورمانەخانەوە لەوانواتە موشەکانواتە ئێران وەکو پەرچەکردارێکە و هێرشانەی خۆی ئەدا چونکە ئازانێت چوار دەوری گیرەوە چ لە ئەفغانستانەوە بکێت چ لە عێراقەوە بێت طبعاەوە بابەتی داعش و بابەتی مەسلەی ئەلقاعیدا حتا ئێرانیش هاوکاریەکی زۆری ئەمریشەکانی کرد لە کاتی شەڕی ئەفغانستاندا و هەروەها لە کاتی شەڕی داعشی ئێماوا بینین بۆ ئەو بابەتە کە ئەڵین مەبەستم لەوەیە شەڕەکە ئێساش لە ئارایە بەڵۆ سەری کە لە کاتی هاتنەوەی ترامپا زۆر بەچڕی لە حوسیەکان ئەدەن ئەوە سەیری ئیسرائیل کە نەتەنیاهۆ زۆر بەچڕی لە سووریا ئەدا بەرامبەر بە دروزەکان کە بەکاریانەهێنن بابەتەکە یعنی ئێستا بینینە و ناوچەیە کە خۆتان ئەڵێن ئەقڵێ لە بەردەم جەنگ و شەڕ و ململانیەکانە هەڵبەتە ترامپ ئەوێ شەڕی بازرگانی بکات ئەم خاڵە زۆر گرنگە ئەگەر سەیری پێشووتری ئەمریکا و چین بکەین چین سیاسەتی کۆنتترۆلی بازرگانی بەکارهێناوە بۆ نمونە چۆتە هەندێ ناوچە چ لە ئەفریقا بێت حتا لە سەردەمی یەشێک لە سەرۆکوەزیرەکانی عێراقا قەرار بوو هەندێک ڕێکەوتن کەن مینای بەسڕۆ ئەوانە بدەن بە کۆمپانیەکانی چین بۆ نمونە کە عەقدێکەکە بەڵێنێک لەگەڵ وڵاتێکا بۆ ماوەی 30 ساڵ فڕۆکەخانەیەک مینایەکی بۆ دروستکە ئەزانێ وڵاتانە قەرزەکان پێنادرێتەوە ئەبێتە مڵکی خۆی هەر لە ڕووی بەپێی ئەو ڕێکەوتنەکە کراوە ئێستا توانین کاک دکتۆر باسی کرد شەریکاتەکان ئەوڵێ ئێستاکە هەیمەنەی نەوت یا ئیرادەی نەوت بە شێوک لە شێوەکان بەپێەوە عەقدەیە کە شەریکاتەکان دروستیان کردەوە بڵێ مامەڵەکردن پێوەی وڵاتەکان یا هەرێمەکان ئەتوانی بڵێ قسەیەکی کەمیان هەیە ئەگەر حسابیەوە بکەی جا ئێستا ترامپیش هەمان سیاسەتی چینەکان بەکارهێنێت کە شەڕی بازرگانیکردنە لە جیاتیەوەی شەڕی سەربازی بێوە دوایەوە خاڵێکی تریش زۆر گرنگە کاک ڕەنج هەر وەختی خۆی لە کاتی داڵەر رامسفێلد لە سەردەمی جۆربوشی کوڕاباسی لەوە کردەوە و پێویست ناکە ئێمە جێیشی پێڵێن کنڤنشنل ئەو جێیشە هەمووی بنێریتە خاکەکان تۆ بێ بتانی گروپێکی تایبەتمەند دروستکەی کە بڵین هێزی تایبەتی ئەمریشیەکانە گروپێکی بچکۆلە و بە تەکنۆلۆژیا و بە هێزی ئاسمانی پشگیریان بکەی ئێستا بینی تەکنۆلۆژیای درۆن هەیە حتا ئەگەر سەیری شەڕی ئۆکرانیا بکەیت بەڕاستی تاقیکردنەوەیە کە بۆ هەموو ئەو درۆنانەی کە ئەمریکا تازە بەکارێن ئەگەر سەیری سروشتی شەڕی غەزە بکەیت تاقیگەیەکە بۆ تاقیکردنەوەی AI زیرەکی دەست کرد ئەوانە مەبەسم لە چییە شێوازی جەنگ و شەڕ و ململانیەکان ئێستا چۆنەڵی جیاوازوتت کە لە عێراق من مەبەستمە باسی عێراق بکەین چونکە بە دڵنیایی و هەشت لەبارەی عێراق و پێیوەستە بێ بە هەرێمی کوردستانە و کاریگەریەکانی شێبینین وتت لە مانگی دا کە نزیکە بینەوە بە لە هەڵبژارنی پەرلەمانی عێراق ئێمە فشارە سیاسیەکانی ئەمریکا بینین جا نازانم لە فشاری سیاسیە مەبەستت ئەگەری سزا و ئەوانی دیکە شەیە یان ناچون کە باست لە پرۆژەکەی وێڵسن کرد چیە بینین لە مانگی دا لەباری عێراقەوە طبعا ئەگەر هەڵبژاردن بکرێت دوای نەخەن کە خۆیان وتیانە لە مانگی دەدا هەڵبژاردننی پەرلەمان ئەکرێتەوە ئێمە ئەتوانین بڵین تەبان ئەتوانێت لە ڕێگەی ئەو هێزانەی کە بەشداریەکەن بڵین ئەگەر ئەمریشەکان پشگیری و کاندیداناکەن یا و حیزبانە ئەکەن تەبان ئەی بەسمەوە بە پرۆژەکەی جۆ وێڵسنەوە ئەگەر سەیری پرۆژەکەی جۆ وێڵسن بکەی تێیدا کۆمەڵێک خاڵی پێشنیار کردو یەکێکیان لەوانە طبعاً ڕاستە سەردێڕەکەی ئەڵێ ڕزگارکردنی عێراقیە ئازادکردنی عێراق لە ئێران لە خاڵی دووەمە باسی سێشتی زۆر سەرەکیەکە یەک دیموکراسیە دوو مەسلەی یاسایە چۆنەڵی دەسەڵاتی یاسا سێ مافی مرۆڤە حتا لەوێ باسیەوە کابۆنمونە و گروپانەی کە پراکسین سەر بە ئێرانن بخرێنە ناو لیستی تیرۆرەوە بۆی کاراسانی بۆ ئەمریکا بکات هەم لە ڕێگەی ئابلوقی ئابووری و ئابلوقیان بخرێەوە بۆ ئەمە لە ڕێگەی سپاسەوە سپاوە بە ئەنجام بگیرێن وەکو بۆنونە قاسمی سولێمانی و هەروەها بەرپرسی هەشتەکانیان بە ئەنجام گرووە بۆنونە لیستی سزاکان ئامادەن کا کامەران زۆر جار باز لە لیستی سزا کرێ لەبارەی ئەوەی کە ئەمریکا ئامادەی کردووە و بەشێک لە بەتایبەت باڵێن سەرکردە و گروپە شیعیەکان ئەگرێتەوە لەو بارەیەوە هیچ دیارە و قسەش لەبارەی هەندێک هێز و گروپ و چوزانم تەنانەت بانکی کوردیش هەیە بۆ ئەوی سزابیرێ ئەوە چی؟
بەڵێ هەر لە ناو خودی پرۆژەکە تاوان کە نزیک بێتەوە ئەگەری زۆرە وەکوڵی دەنگی لەسەر بدرێت و ببێتە یاسا چێرچێویشی یاساوە کە بۆ یاسا خۆتان نەزانن هەموو دام و دەستگاکانی ئەمریکاوە هەم سوپا بە تایبەتی مەوەسمان لە خەزێنە وەزارەتی دەرەوە کە پێی دراوە بڵێن قونسوڵ و سەفارەتەکان و هەروەها میدیا ڕاگەیاندنەکان ئەمانە هەمووی چالاگە کرێن حتا لەو پرۆژەیە باسیەوە کات بۆ نمونە ئەو لە ڕێگەی میدیاوە ئەو سێ شوێنی بوو تۆ یەک وەزارەتی دەرەوە دوو غەزێنەی یاگەنجینەیە سێ میدیای گەورەی ئەمریکیە بڵێنیترەوە سوۆشیال میدیا میدیای کۆمەڵایەتی گرێتەوە هەموو کار بکەن لەسەرەوەی ئەو دەستگایانە ئەو کەسانە ئەو گروپانەی کە لە ناو عێراقان پشگیری ڕاستەخۆیە هاوکاری ئێرانەکەن یا ئێران هاوکاریان ئەکات بۆ ئەوەی هەم لە دەست ئابلوقەکان ڕزگاریان بێ هەموو ئەوانە بخرێنە ناو لیستەوە وەکو بڵێ لیستێکی ڕەشەوە و لەوێ بە ئەنجام بگیرێن بەڵێ ئەکرێ بانکەکان بێت کۆمپانیاکان بێت و ئەوەی ترامپیش کەوتوێتی ئەڵێ من ئابلوقەی دووەمە خەمەسەری ئەڵێ بە هەموو شێوەیەک یعنی هەمەڵێ ستایل لەگەڵ فۆرم بە هەموو شێوازێک و بە هەموو فۆرمێک کە مامەڵەی لەگەڵا ئەکەن ئەوان بۆیان نییە لەگەڵ ئەمریکیەکانە مامەڵە بکەن لەبەروی لە بیرمان بێ کاک ڕەنج 70 دەوڵەت لە جیهانە هەیە کە ئەکرێتە لە سەدا 5 ژمارەی دانیشتوان بەکارهێنێ لە سایە 3 ئابووری جیهانە پشت بە ئەمریکا ئەبەستن تقریبا لە سەدا 90 ئەو ئاڵو گۆڕانەی کە بەدراوە کە ئێمەزانین نەوت بە دۆلاری ئەمریکی ئەکرێت وە زۆربەی ئەوانەی پێڵن ترانزاکشن گۆڕینەوەکان هەمووی یەتەوە بانکەکانی ئەمریکان جا ڕاستەوخۆ بێ یا ناڕاستەوخۆ بێ ئەوە باسی تورکیاتان کرد تورکیا شێشەکە لە وڵاتانەی کە هاوکاری ئێرانەکە مەگێرک چەندین جار وتوێتی گەورەترین کار ئاسانی بۆ نمونە تورکیا کردوێتی کە ڕێگەی خۆش کردووە بۆ نمونە پارەکان بێنەوە بانکەکانی و لە بیرمان بێ قەتەر لەویادا بانکە قەتەڕەکان کاریگەریان هەیە کامەران ئەگەر هەر لەباری عێراقەوە قسە بکەم بە کورتی پێم بڵێ ڕاستیەکەی پێ ناچێت دەرفەت هەبێ بێمەوەلات ئەگەری ڕێککەوتن و ڕێک نەکەوتن لەگەڵ ئێرانە ئەمەی گفتوگۆ ئەتۆمیەکە دانوستانە ئەتۆمیەکە شێوازی مامەڵێ لەگەڵ عێراقی ژێگلایی یەکاتەوە چۆن بێ و چۆن نەبێ کاریگەری هەیە بەڵێ بە دڵنیاییەوە خۆی وەزیری دەرەوەی ئێران لە تویتەر لە ئەکس ڕایگەیاندووە ئێمە ئامادەین هەموو ئامادەیەکمان هەیە ڕێکەوتنێکی هاوسەنگ بێ و هەروەها مافی ئێرانیەکان پارێزراو بێت بەوەی کە بۆ نمونەوەکو حەقێکی خۆیانە کە ئەتۆم بەدەستبێنن و بۆ بابەتی مەدەنی بێت ئێستا ئەمریکیەکان خۆیان دوایان خستووەڵێن کێشەیەکی لۆجستیکیمان هاتووە ترامپی شەڕەشەی کردووە لە ئەگەری ڕێکەوتندا ئەکەوێتە سەرەوەی کە ئەمریکا مەرجەکانی بسەپێنێ هەر بە کورتی کە ترامپ لە مانگی 5 2010 ڕێکەوتنەکەی ئۆبامای هەڵوەشانەوە چەند خاڵێک بوو یەشێک لە خاڵەکان ئەوە بوتی هیچ گرنتێکی تیانە کە پراکسیەکانی ئێران کۆنتترۆل بکرێن و چەکە بالیستەکان کۆنتترۆل بکەن چونکە ڕێکەوتنەکە تەنها ئەوە نییە بڵین ئێران یورانیەم و پیتانەکەی کەم بکاتەوە نەگابڵکو و خاڵی گرنگی ئەوەیە ئەو چەکە بالیستیکانەی کە هەیەی بتوانێت کۆنتترۆل بکرێەوە گروپەکانیش کە ئەو پشگیری ئەکات ئەو گروپە بۆ نمونە دەستیان لێبەردات و کۆنتترۆل بکرێن سپاس دەکەم کاک کامەران دکتۆر شێرکۆ ئێوە لەباری سزاکان دەمێکە باسی سزا و هەندێک لیستی ئەمریکیە کرێ بۆ مامەڵەکردن لەگەڵ بەشێک لە لایەن و گروپ و سەرکردە عێراقیەکان هەندێک جاریش ناوی هەندێک لایەن و سەرکردە و چوزانم بانکی کوردیش هەرێمی کوردستانیش هاتووە پێشبینی چیەکەن لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردنەکانوە بۆ جۆرێک لە فشاری دیاریکراو ئێمە با بڵێن چاوی سوورتری ئەمریکا بەرامبەر بە عێراق و هەندێک خەڵکیش لە هەرێمی کوردستانە بینینیان نا با لە ئەمریکاوە دەست پێ بکەین ئابووری ئەمریکا لە دۆخێکی خراپدایە ئەم دۆخە خراپەی ئابووری ئەمریکا ترامپ ناچار ئەکا و بڕیاردەری ئەمریکی ناچار ئەکا کە ململانێ و جەنگی ئابووری بکە لە ناوچە جیاجیەکانی جیهان بۆ ئەوەی کە پارە پیاکە بۆ ئەمریکا و بۆ ئەوەی کە بزنس بکە بۆ ئەمریکا و بۆ ئەوەی کە ئابووری ئەمریکا بۆ نمونە ئۆکرانیا یعنی دیقەت بە ترامپ لە هەر شوێنێکە شەڕ هەبێ ململانێ هەبێ سراعات هەبێ لەسەر زەویە ڕۆڵی ئەمریکا تایە ئەبێ بەچی ئەبێ بەوەی کە دایمرکێنێتەوە بەڵام بە مەرجی ئەمریکی ئاڵتون و کانزاکانی ئۆکرانیا ئەبێ بۆ ئەمریکا بێ لە بەرامبەرە شەڕی نێوان سۆڤێت و ئوکرانیا بۆستێ ڕوونە ئێران خۆی بە هەمان زمان لەگەڵ ئەمریکا ئێستا ئەدوێ ئەڵێ ئێمە ئامادەین 400 میلیارد دلار بزنس و بەرهێنانی ئەمریکی لە ئێرانە بوونی هەبێت وەرنە پێشەوە با تەفاومات بکەین بە زمانی ترامپ مفاوەزاتەکە بە زمانی بزنس مفاوەزاتەکە
کە ئەوەش زیرەکیە لە ڕاستیە بۆیە گە دیقەت بین پەلهاویشتنی ترمپ و ئەمریکا بۆ هێنانەوەی ئابووری ئەمریکی ڕاستکردنەوەی ئابووری ئەمریکی لە ڕێی چیەوەیە لە ڕێی ئەم جۆرە جموجۆڵانەوە هەیە چ بۆ ئۆکرانیا چ بۆ ئێران چ بۆ هەر شوێنێکی تر بێ بۆیە عێراق لەو نێوەندەیە بۆ ئەمریکا ئەبێ عێراقێکی بێ نفوز و دەسەڵاتدارێتی ئێران بێ و ئەبێ ئێرانیش سەرچاوێکی گەورەی وەبەرهێنان بێ بۆ ئەمریکا و بەو شێوەیە ئۆکرانیا ئێران ئەبنە دوو سەرچاوی بەهێز کە ئابووری ئەمریکای پێ بەهێزکە بەرامبەر بۆ ململانە سەختەی کە بەرامبەر چین ئەمریکا ئەیکا لە ڕێی ئابوووریەوە ئاوا تەفسیری گلۆبال ئیکۆنۆمی ئەبێ بکرێ بە بڕای من کە اقتصادی دەولیە و لەوێەوە اینجا یەتەوە سەر دۆخی عێراق و دۆخی هەرێمی کوردستان کە ئەبێت لەو نێوەندەیە ئەمە ئاوا بخوێنرێتەوە بۆ ئەوەی کە بزانرێ کۆمپانیەکان هەر ڕێەکەون لەگەڵ حکوومەتی فیدراڵە کۆمپانیانەتیەکان هەر ڕێەکەون لەگەڵ حکوومەتی فیدراڵە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەبێتە تەڕەفێکی سێهەمی لاواز وەکو بڵین تەنها چاودێر لەسەر ئەم اتفاقاتە تازانەی کە ئەکرێ و دۆخی عێراقیش بە تەوجیهات و بە دیزایانی ئەمریکی تەنانەت زۆر هەڵبژاردنەکانیش پێشبینی ئەکرێکە گۆڕانکاریەکان زۆر جاروا خوێنرێتەوە کە فشارەکانی ئەمریکا بۆ هەناردەکردنەوەی نەوت تێرەمی کوردستان لە خزمەت تێرەمی کوردستان و دژی حکوومەتی فیدرالی ئەم دەسوەردانەیان ئەم فشاراناکە ینی ئاراستەکە و کێشەکە بەو شێوەیە ئەمە خوێندنەوەیکی ڕاستە یان وا دەرناچێت لە خۆی معنای ئەوە نییە کە بڵین دەستێک هەیە کە هەڵبژاردنەکان بە ئارەزوی خۆی یاری پێەکە مەرج نییە بەو شێوەیە بێتانی بەڵام پاڵنان بەلایەک و ڕێخۆشکردن بۆ لایەکی تر و دوورخستنەوەی لایەکی تر هەیە واتە یاریکردن بە ئەوراقەکان یاریکردن بە هێزەکان نقاتی هێز لە عێراقا بۆ نمونە ڕاوەدونانی هێزە چەکدارەکانی سەر بە ئێران مەسەرم بۆ نمونە یا ئەو بانکانی ئێستا سۆمۆ کە کۆمپانیای فرۆشتنی نەوتی عێراقە مهدە دەبۆی کە ئێران سزای بە ئەمریکا سزای بە بانکەکان بانکی ڕافیدین کە بانکی باڵای گەورەی عێراقە مهدە دەبۆی کە ئەمریکا سزای بە گەنجینەی ئەمریکی وەزارەتی گەنجینەی سزای بە لەبەرەوەها پاڵەنێ بەلایەکەوە زەخت لەلایەکە ڕێگە بۆ لایەکی تر خۆشەکە ئەمە لە ناو عێراقا بۆچی بۆ ئەوەی کە داهاتوو لە ساڵحی بزنسی ئەمریکیا بێ چ لە عێراق و لە ئێرانیش باسمان کرد چۆن پێچە مفاوزاتەکان ئەوەی لێ بۆشێتەوە کە ئەمریکا لە ئێران بزنسی گەورە بکە و ئەوەش طبعاً دژ بۆ اتفاقاتەیە کە ئێران لەگەڵ چینا هەیەی لەگەڵ ڕووسا هەیەی واتە پەلهاویشتنی ئەمریکا بۆ معسکەر و بۆ ساحەی چینی و رووسی لەو نێوەندە شارێمی کوردستان و عێراقچیان بەرەکەوێ ئەوە چیرۆکێکی دیکە و قسەیەکی دیکە دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی پێشووی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان ڕاستەکەم دەستت خۆش بێک کامران کوردی ڕۆژنامە و سویشرۆڤەکارێوەش لە ئەمریکا و لەگەڵ مابوون گەلەک سوپاس دەست خۆش.